ئەمڕۆ 25 ساڵ تێپەڕ ئەبێ بەسەر دامەزراندنی ڕێکخراوی یەکێتی نابینایانی کوردستان ئێمە هەستاوین بە چەند چالاکیە کە چەند خەڵاتێکی ڕێزلێنان دانراوە بۆ هاوڕێ نابیناکارمان کە یەکەم و دووەم و سێمیان هێناوە لە سەر ئاستی هەرێم هەروەها چەند چالاکیەکی تر هیوادارین کە ئەو کەم و کوڕیانی هەیە بۆ توێژی نابینا چارەسەر بکرێت و ببێتە کۆتایی ناڕەحەتیەکانی نابینا لەبەر کۆمەڵێک کەس هەیە لە کۆمەڵگەی ئێمە بە بەزەی سێری نابیناکە هیوادارین کە ئەو بەزەیە نەمێنێ و بێتە خۆشەویستی. داواکاریەکانمانەمان ئەو داواکاریانن کە زۆر جار نابینایان و کەمەندامان لەسەر شەقام داوایان کردووە ئەویش ئەوەیە کە موچەی کەمەندامانە حکوومەت پیاە بچێتەوە وە جێبەجێکردنی یاسای کەمەندامانە کە لە پەرلەمانی کوردستانە دەرچووە تا ئێستا زۆرینەی مادە و بڕگەکانی جێبەجێ نەکراوە بە پاساوی ئەوەی کە ئەم قانونە ئەبێت تعدیل بکرێت. ڕاگەنراوە ئێمە پشتیوانی لەو کارن یان بڕیار و قانونێت. ئێرە جادەی بانە سەقزە 15 کیلومتری ماندە بە بانەیە جوزوی شارستانی سەقزە کەس بوو ئیش ئێمە ئاواییە ئەکسەرەن هەر دۆفرۆشی و ڕستوران و کەباب ماسیە هەروە کە بینن ئەم جادەی بانە سەقزە لە ڕۆژانی تەعتیلاتە خاوەنی مسافرانی زۆرە و هەروەها دۆفرۆشیەکانیش شوێنهای فەزای بازیان هەیە بۆ دانیشتن مسافران لێرە ئەساسی ڕاحەتیەکەن ئەساسی ئاسایشەکەن و هەروەها ئەمنیەتی جادەکەشمان بەرقەرارە شەو و ڕۆژ مسافر هەر لا ئەدا. لەبینی ئەم جادە شوێنێکی زۆر خۆشیانداناوە بۆ سەیرانگا و بۆی خەڵک بێ لێرە ئیسراحەتکە ئەم دۆشتانەشیانداناوە مەزەرێکی زۆر جوانە ئێمە ئەمڕۆ لەگەڵ خانەوادەمان هاتوین بۆ سەیران و زۆر خۆشە. I think scooters are good and bad, depending on who's using them and how you use them, like everything. It's an efficient way of transportation. It can be a safe way, but if used wrong, just like any other vehicle, then it could be dangerous. I think e-scooters are a very nice alternative to normal bikes and to cars especially. Well, they're environmentally friendly and it's fun to ride them and it's not that expensive. Yesterday we drove around and saw almost every important site in 1.5 hours, which was pretty cool and fun.